مۆیش کارکتەرێکی سیاسیە ئاری مەحەمە هەرسین. من تەسەورێکم لە دوای ئەم بەرنامەیە مراجعەیەکی خۆی بکات لە ڕێی پرسیارەکانی تۆوە. هەڵسوکەوتەکانی ئاری هەرسین بە موزایدا ئازاندێمە وانە بە نمونە شەڕ 10 کیلۆمەتر ئەولاترە ئێوەمانانیش لە پشتەوە خەریکی تشری بلێنان و ڕسمگرتنن. من حەزم دەچێت لێرانە لە حەڤەی شوباتا تۆ لە ناو لەقەی چوارا بووی. بەڵێ وتێ شاری سلەیمانی بێساحێبە. یەکێک بەداتەوە نەیە چێ ساحیبی ئەم شارەیە؟ ئاری هەرسین دەبەردەمی لەقەی چوارە بە ئێم4 ئەستێ و لە جەبهە بە نعلی شەحاتەوە. تۆ چ زانین بۆچی چوون؟ دلیل چییە؟ جا خۆسوێنە بۆ ناخۆم. باوکی ڕەحمەتی و بەدەستی پارتی دیموکراتی کوردستان ڕۆیشتووە خۆشە بە پارتیەکی ئایرە 24 شەزانی. ئایرە 24 پارتی چییە؟ گۆڕی باوک دەزانی تۆ لەکوێ؟ نەخێر بەس من گۆڕی خوشیشم نازانم لەکوێیە. بە دوواداچوونە کردووە بۆ وەفاتی ڕەحمەتی باوکێ بە دوو مۆنیکا دەمە شیرین کراوە و بێدەنگ بووینەوە مۆزوع. ئەو غەڵەتیان پێوتوی لە ڕووی دەرونیەوە تۆ باش نیت. وڵاهی نازانم بۆچی گریاوی؟ من بۆ یەک دووشت زۆر گریاوم لە ژیانما. ینی 3 جار پرۆسی هاوسەرگیری و کرد. بەڵێ ڕاستە. و لە عاشقیشا دۆڕایت. ئەتوانی لە ماڵەوە باسیکی. ئاخر تۆ پرسیاری زۆری حراجەکەی مەسەلا ئەڵێ حەزی لە کچێ کرد بێت و ئینە بچی بە ژنەکە بڵێ. بەڵێ کرد بابشتیوە چوو. یا سوڵتان هاوەرجانە مەڵێ بابای ئەرزاوە ئەرێ بەدکەرمایانە مرێژانە بادەم لە یارزاوە.